مەسرور بارزانی چۆن ڕەنج بە خەسار بوو بۆ گروپەکەی مەسرور بارزانی بوونەتە پارێزەری لاهور جەنگی و هاوڵەکانی لە دوایی کۆتایی هێنان بە یاساشکێنەکانی هۆتێل لالەزار و دەستگیرکردنی ژمارەیەک داواکراوی دادگا گروپێک لە نێو پارتی کە دەسەڵاتی حیزبی و حکومیان بەدەستە بوونەتە بەرگریکاری ئەو گروپە دەستگیر کراوە خۆیان بە کۆخا و دەمسپیان دەزانن لە کاتێکدا لە ساڵانی ڕابردوو قۆنەریان لە دژی دەمی یەکتری بەکاردەهێنا من یەک تاکە قۆندەرەی پێڵاوی منداڵێکی کەرکوچی لاستیکە خەمەدەمیەوە ئەمە نمونەیەکە لە قسانی کە لە ڕابردوودا لاهور جەنگی بورهان لە نێو یەکێتیەوە بە پارتی دەوت بەڵام ئێستا بوونەتە بەرگریکار لە یەکتر و سوێند بە سەری یەکتری دەخۆن لە ڕۆژانی ڕابردوو لە جاتی قۆنەرە بەکارهێنان پلانە مەترسیدارەکانی لە سلەیمانی جێبەجێ دەکرد کاتێکیش پلان ژێڕەکەی سەری نەکرد ئیتر لایانی بەرامبەر هەموو ڕێگەکانی گرتووەتە بەر بۆ ئەوەی داکۆشی لێ بکات لە کاتێکدا لە ڕابردوو سەدان قسەی سوک و ناشرینیان بە یەکتری دەوت وا دیارە بیتان چۆتەوە کە سیوێکی ئاب خۆتان و هێزەکەتان سواری دەبابەی باسی فاشیست بوون سەدان جار لە کۆڕ و کۆبوونەوە وتارەکانی خیانەتی پارتی بیردەهێنایەوە بەڵام لە ناکاوە ئەم گوتارە گۆڕا بۆ دۆستایەتی کاتێکیش ئەم دوژمنایەتیە گۆڕا ڕووناکە بەرژەوەندێکی هاوبەشکۆی کردوونەتەوە ئەو بەرژەوەندی هاوبەشەی ئەو دوو گروپەش دەستگرتنە بەسەر دەسەڵاتی سیاسی و ئیداری هەموو هەرێمی کوردستان بۆیە باڵەکەی مەسرور بارزانی کاتێک پلانەکان لە سلەیمانی شکست دەهێنێت ئیتر هەموو تۆمەتێک و هەموو سیناریۆیەک دروست دەکات خۆ لە ڕاستیدا ئەمە بۆ پاراستنی گروپەکەی لالەزار نییە بەڵکو ئەوە هاواری شکستی پلانگێڕیەک بوو کە ماوەیەکی درێژ بوو کاریان بۆ دەکرد لەم کوردستانەدا هەر ڕووداوێک بە ئاڕاستەی سەروەربوونی یاسا و دیموکراتیەت ڕوودەدات باڵا شکست خواردووەکەی پارتی بە میدیا و دیبلۆماسیەت و بە سیاست و بە پەیوەندیەکانەوە دەکەوێتە دژایەتی ئەمەش ئەو پەندە کوردیەمان بیر دەهێنێتەوە کە دەڵێت دار هەڵبڕاسەیشی دزدیارە ئەم گروپەی نێوپارتی چونکە دژی سەروەری یاسا و دیموکراتیەت و مەدەنیەتن بەردەوام دژی هەموو هەوڵێکیش بەو ئاڕاستەیە دەوەستنەوە.